حەزەکەم ئامۆزاکان دەستکەنەوە مری یەکتری حەزاکەم لە شەڕ حەز ناکەم کەس دڵی لە کەس عادز بێت چونکە بەڕاستی سەیمانی لەوەتی هەیە خەباتەدا لەوەتی هەیە شەهیدەدا لەوەتی هەیە هیلاکە بریندارە بێجگە لە ناوخۆ سەیری دراوسەکان کە هەموو دەمیان کردوتەوە بۆ سلەیمانی یعنی ژیانی من هەر ڕاکەڕاک بووە ژیانی من هەر ناخۆشی بووە هەر ترساین بەعس نەمان گرێتەوە چەند جار ماڵمان سووتا چەند جار ماڵمان دزراوە سەیمانی هەروە بە جوانی بمێنێتەوە حەزەکەم هەموو دەستکەنە ملی یەکتری حەزەکەم هەموو ئاژ ببنە حەزەکەم سژنەکان کەسی تیانەمێ یعنی بۆیە ئێمە لەم کاتێ ئەبێ زۆر یەکگرتو بووین داوا لە هەموو سەرکردەکانەکەم تخوا دەستکەنە ملی یەکتری تخوا بەس دایکی شەهید ئازار بن تخوا بەس خاک و خۆڵی سلەیمانی ئازار بن هەر کاتێک ڕۆڵەی کورد بکوژرێەوە ئازارم جەرگی پارچەی لە جەرگی من لێکراوەوە هەر کاتێک ڕۆڵەی کورد برینار بێوازانم خۆم برینار بوو بەلای منەوە گرنگ نییە چلایەکە بەلای منەوە گرنگە کە ڕێکێکە لە ڕۆڵەی کورد بەلای منەوە گرنگە کە داخۆشی نەبێ کە شەڕ نەبێ لە کوردستان من لەوەتی لە دایک بووم هەر شەڕ بووە من 11 مانگ لەگەڵ دایکم لە سجن بووم برام لە سجن مردۆ کوژراوە باوکم هەر پێش مەرگە بۆ دایکم هەر لە قەڵازە مختەفی بووین لە کۆیە ماڵمان ڕووخا لە ماڵی مەمەندی 6 ساڵ خۆمان شاردەوە نەفیکراین بۆ توس قوربات و هاتین باوکم ڕۆیشتە ئاش بەتاڵێکە هاتەوە نەخۆش کەوتەوە من یعنی ژیانی من هەر ڕاکەڕاک بووە ژیانی من هەر ناخۆشی بووە هەر ترساین بەعس نەمان گرێتەوە چەند جار ماڵمان سووتا چەند جار ماڵمان دزراوە لە هەموو حادیسەیەک ماڵی ئێمە کاول کراوە لە هەموو حادیسەیەک ماڵی ئێمە تاڵان کراوە ئەگەر خۆشم نەبم لە حادیسەکان ماڵی کوڕەکانم یعنی ناخۆشە بەڕاستی ناخۆشە بە حەزەکەم تخوا دەستکەنە ملی یەکتر تخوا باسەجن کەسی تیانە بێ